سڵاو دیاردەیەم جارەمان لەسەر ئەو کاردانەوەی بوو کە لە چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵێ وێنە لە سۆشیال میدیاوە قسە و باسی زۆری لێکەوتەوە سەبارەت بە چالاکیەکانی شارەوانەکان لە شارەکانی هەولێر و سلەیمانی. کاتێک ئەو ڤیددیویانە بڵاو بۆ شۆفڵ بەسەر تەماتە و خەیار و پرتەقاڵە ئەڕۆی دوو ڕێگا قسە لەسەر ینی دوو تێڕوانی نەبوو. تێڕوانینێکیان بەشێکی خەڵک پێی وا بوو کامە زیادەڕوویەکی تری شارەوانیە بەسەر بێپلانی خۆیان کە ناکرێت چکە مێژووی ئێمە لەگەڵ شۆفڵ و ئەو جۆر ئەو وێنانی کە بینیمان مێژوویەکی تاڵمانەیە کە ساڵانی پێشوو حکومەتە دیکتاتۆرەکان لەم مەنتیقانە ئەوشتیان کردو. بەشێکی خەڵک ئەو یادەوەریان بیرکەوتەوە کە ئەمان بە تاوان زانی کە بەرامبەر ئەو ڕستقانە ئاکرێت و بەشێکی تری خەڵکیش پێی وا بوو نەخێر حکومەت دەستاوە بە باشترین کار بۆ لابردنی ئەو زیادەڕوویانە. قسەکە ئەوەیە کە ئایا بێپلانی حکومەتە چەند ساڵ نەیتوانیەوە ئەم خەڵکانە ئەم میوەفرۆشانە ئەم دەستگێڕانە کۆ بکاتەوە لە ژێر یاسایەکە کارەکانیان ڕێبخا یان بە قسەی لایانی پەیوەندیدار بێگوێیی ئەم دەستگێڕ و میوەفرۆشانەیە کە حساب بۆ حکومەت ناکەن و وەکو گروپێک مامەڵاکەن وەکو گروپێکی وەک بەشێک لە بەرپرسەکان وتیان وەکو گروپێکی مافیا مامەڵاکەن و کۆمەڵێ دەست درێژی و کۆمەڵێ توندی توژیان بەرامبەر لایانی ئەمنی کردووە. بە خۆشحاڵیەوە بە میواناری سەرۆکی شارەوانی سلەیمانی کاک توانە کەمال خۆشحاڵ بووم ئامادە بووی لە سلەیمانیەوە لەگەڵمان هەڵبەتێمە لە ئەلوەکەی شاری هەولێرم بەرنامەیە تۆمارەکەین بە چەند پرسیارێک بەشدارە بی لەگەڵمانە و پرسیار یەکەمیشم هەر بۆ جەنابەت ئەوەیە کە قسە چییە لەسەر ئەو وێنانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە باسکرا بەخێر بی کاک توانە و هەروەها بیلال سعید ڕۆژنامەنووس جەنابیشە بەخێربی خۆشحاڵم دووەم بەرنامەیە بەشداری لەگەڵمانە و ئەگەر جێگەکەمان وەکو پێویست نەبێت لێمان ببورن لەبەرەوەی کە حەزمان کرد لە ناو ئازاریم خۆشەویستانان بەرنامەیە دروستکەین. شۆڕش عەلی بەڕێوەبەری شارەوانی 6 لە شاری هەولێر جەنابیشە بەخێربی و مامۆستای زانکۆشی دووبارە بەخێربی. تەها پاڵانی سەرۆکی سەندیکای کرێکارانی کوشتتوکاڵ و خواردەمەنی جەنابیشە بەخێربێ عەزیەتی کێشا قسەکەی منیش بۆ جەنابتانەوەی بزانین ئەم سەندیکایانە هەر ناونیان ئەگەر ناونین ئیشتان چییە بۆچی شتێک ناکەن بۆی کە ئەو وێنانە نەبینین و هەروەها کاک زمناکۆ مەحەممەد جێگری بەڕێوەبەری پۆلیسی شارەوانی هەولێر جەنابیشە بەخێربێ جەنابیشە دووەم جارە بەشداری لەگەڵمانە خۆشحاڵی عەزیەتی کێشا. یەکەم پرسیار لە کاک تواناکەم کاک تواناجان دووبارە عەزیەتی کێشا قسەی من ئەوەیە زەحمەت نەبێ ینی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بینیتان کە کۆمەڵی وێنە لە سۆشیال میدیاوە بینیمان کە بەڕاستی چەند جوان بیرکەینەوە چەند یاسایی بیرکەینەوە بەڵام هەر تۆزێک قورسە بۆ چاومان ببینین شۆفڵ بەسەر تەماتە و خەیار و میوە و ڕستقی و خەڵکە ئاڕوە. قسەکە ئەوەیە بۆ ئەم وێنانەمان بین ینی قسەی خەڵکەوەیە لە دووڕیانە ئایا بێپلانی ئێوەمانانە کە وای کردووە ئەم بەڕێزانە بەم شێوە پەرش و بڵاوی و بەرەڵاییە کەسابەت بکەن و یان وەکو بەشێک لە خەڵکەڵێ بێگوێی ئەم بەڕێزانەیە ئەم میوەفرۆشانەیە کە گوێ لە ئێوە ناگرن و گوێ لە یاسا ناگرن و ئەیانەیە بە کەڵەگایی کاسبی بکەن. فەرموو. زۆر سوپاس. بەڵێ ڕاستە ئەو وێنانەی کە بڵاو بووبەوە هەموو کەسێک هەموو هاوڵاتیەک ئیتر لە کەرتی تایبەتە ئیشکا لە کەرتی گشتیە لە هەر بەرپرسیارەتیەکە بێ لەو باوەڕان بەو کەرماندانەی خۆشمانەوە کە لە بەشی زیادە ڕەوی من هەر لە هەموو ڕێکەوە تەبان ئێمە سپاسیانەکەین و دەستخۆشیان لێکەین بەڵام ئەو وێنانە و ئەو شێوازە ڕاستە هەموو کەسێک پێی ناخۆشە کاریگەری ئەبێ لەسەر خۆشمان و لەسەر هاوڵاتیانی ژۆ ئێمە بەدڵ لەگەڵ ئەو چین و توێژین و لەگەڵ هەموو چین و توێژەکانە بەڵام بابەتێک هەیە کە ئەبێ ئێمە زۆر ئاشکرا بێ لەلامان و هەموو هاوڵاتیەکە بێ ئەوە بزانێ کە شەقام و شار هی هەموو هاوڵاتیە تۆ ناتوانانی وەکو چین و توێژێک یا وەکو هاوڵاتێک بێنی تەجاوز بکەیتە سەر حەقی هاوڵاتیەکانی تر. زۆر بە ئاشکرا بۆتان بازەکەم زۆر لە نزیکەوە کە ئەمە جاری چواردەیەمینە کە ئەو برادەرانە تیمی زیادەڕەوی چوونەتە لایەن وە قسەیان لەگەڵا کردوون نەسیحەتیان کردوون ڕێگەوشۆنیان بۆ داناون چارەسەریان بۆ داناون دووریان خستوونەتەوە گەشتۆتە ئەوەی چەندین جار کە زۆر جار بە سیارە لەویا ئەوەستان بە پیکاب و ئەوانە بەرهەمەکانی خۆیانیان
با بڵێن عەرزە کرد برادرانی پۆلیسی هاتوو چۆش لەگەڵمانە بوون دواتر کە زانیان لەو کاتا ڕقەمی سایرەکان ئەگیرێەوە غەرامات ئەکرێن بۆیان غەرامە ئەکرێ بۆیان هەستان پیکابوشتەکانیان لابر هەر خۆیان بە ئاوا لەسەر جادەکە دایانەنا پێشتر دنیا خۆش بوو باران و شت نەبوو لە دەشتەکە زیاتر دایانە ناو هاتنە سەر جادەکە بەڵام لەوەتی ئێستا بارانە و دەشتەکە زیاتر بووە بە قوڕ و ئەو شوێنانە قڕ و لیتاوە هاتوونەتە سەر جادەکە هەزارەها سەدەها عەفو ببرێت سەدەها شەکوای هاوڵاتیمان لەلایە خەڵکی نیشتەجێی ئەو مەنتیقەیە کاسبکاری ئەو مەنتیقەیە مۆزەف و خەڵکەکانی ئەو ناوچەیە ئەنجا نووسراوی فەرمی پارێزگای سلێمانی نووسراوی فەرمی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی سلێمانی نووسراوی فەرمی بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەی خزمەتگوزاری و لیژنەی شارەوانیەکان و هەروەها لە هەندێک شوێنی تریشەوە چەندین نووسراوی فەرمیمان بۆ هاتووە کە ئێمە بەعکسەوە بە کەم تەرخەم دانێن وەکو شارەوانی سلێمانی وەکو بەشی زیادەڕۆ کە کاری جدی لەگەڵ لەو شوێنە ئەنجام نادەین و ناچین بڵاویان پێ بکەین. دەسەکانی خۆشکاک توانە بۆ پرسیاری دۆم یەمەوەلات بەر لەوەی مەدانیان دەستکەین بە قسەکردن پاکێجێکمان حازرە با بینەری و پاکێجە بین ئیترە و کاتە دەسەکەین هەم بە ڕەخنە سەیری تۆکەم کاک بیلال کە باسی ڕەخناکەم و هەم دەسەکەین بە ئەوەی کە ئایا حکومەت بووە بێ پلانە فەرموون. ئێمە لە سەردەمێکدا دەژین کە زۆرترین پێداویستی ڕۆژانەمان پێویستە و بەهۆی سەرقاڵی و سەختی ژیان ڕەنگە دەرفەتی کڕینی بەشێک لە پێداویستەکانی ڕۆژانەمان نەبێت ئەمە ژوا دەکات بەشێک لە هاوڵاتیان پێداویستی ڕۆژانیان لەسەر شۆستە و ڕێگاکانی خۆیان بکڕن بەم هۆیەوە بەشێکی زۆر لە شۆستە و شەقامەکانی هەرێمی کوردستان پڕن لە فڕۆشیاری گەڕۆک و بە عەرەبانە و ئۆتۆمبیل کاڵەکانیان نمایش دەکەن و دەبنەهۆی دروستبوونی جەنجاڵی و تەسکبوونەوەی شۆستە و شەقامەکان بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە فڕۆشیاری دەستگێر باشە و پێداویستی ڕۆژانیان هەرزانتر دەست دەکەوێت هەندێکیش دەڵێن فڕۆشیارە دەستگێڕەکان سیمای شاریان شێواندووە و لە هەندێک شوێن ئەستەنجان بۆ هاتوچۆ دروست کردووە ئایا ڕێگەی پێدراوە فرۆشتنی شتومەک لە شۆستە و شەقامەکان بەشێک لە وڵاتانی دەرەوە و دراوسێ ڕێگەیان بەم جۆرە بازرگانیە داوە بەڵام بە سیستم و لەژێر کۆنتترۆلی شارەوانیەکان لە وڵاتێکی وەکو تورکیا هەر هەفتە و لە شوێنێک کە شارەوانی شارەکان دەستنیشانی دەکەن دەستجێڕەکان دەتوانن بە شێوەیەکی ڕێک و پێک و لە شێوەی کۆشکی بچووک بچووک شتومەکی خۆیان نمایش بکەن و حکومەت لە پێدانی باج و کرێی شوێن لە فڕۆشیاران خۆش دەبێت ئەمە ژوا دەکات نرخەکان زۆر هەرزانتر بێت لە دوکاندارەکانیش ناچار دەبن بە نرخێکی هەرزانتر شتومەکەکانیان بفرۆشن بەو جۆرە بازاڕەکانیان گرانی بەخۆیەوە نابینێت بەڵام لە کوردستان دەستجێڕەکان هەر شوێنێکیان پێخۆش بێت شتومەکەکانیان نمایش دەکەن و ناسنە ژێرباری مەرجەکانی شارەوانی لە دەروون و دیار دەدەپرسین مافی شارەوانی یاخود دەستجێڕەکان مافی فرۆشیارەکان نییە بۆ بژێوی ژیانیان پارە پەیدا بکەن ئەی مافی شارەوانی نیە سیمای شار جوان بکەن یاخود مەرجەکانی شارەوانی کۆن و کلاسیکن یاخود جۆری نمایشی فرۆشیارە دەستجێڕەکان کۆنن دەسەکانە خۆش کاک بیلال قسەکەی ئێمە ئەوەیەکە دووبارەیەکەم ومانە و پرسیاری کە لە شارەوانیم کرد دووبارەیەکەم و بۆ جەنابی شدیانی ئەو وێنانی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان بەڕاستی قسەی تۆ چییە؟ ینی با دیسان و باسی دووڕعەکە نەکەینەوە ڕائێک کە لەبەرەی حکوومەتە ڕائێکیش کە لەبەرەی ئەو فرۆشیارانەیە دەست خۆش کاک دەرون خۆی ئەگەر وەکو دیمەنێکی سەیری نمایشی شتەکان بکەین یان ئەو ڕووداوی کە ڕووەدا بەجددی ئازارە و جۆرێک لە تعاتفمان لەگەڵ یا دروستە بێ بەڵام ئەگەر گەورەتر بیر لە بابەتەکە بکەینەوە کار و کاردانەوەی هەردوو لابێ ببینین لە ڕاستیا چی دامەزراوەکانی حکوومەت بەرامبەر بەم ڕێکارانێکەکەن چیوە هاوڵاتیانە بەڵام پرسیاری سەرەکی لەم بابەتەوەیە هاوڵاتی بۆ دەستەبا بۆەوەی کە زیادە ڕەوی بکە ئەگەر ناوی بنەی زیادە ڕەوی باش ئایا هەژارە ئایا بێکارە ئەگەر لە بێکاریەوە دەستپێکەیە مازانی لە 2014 تاوەکو ئێستا حکوومەت هیچ دەرگایەکی دامەزراندنی نییە کە من بۆ خۆم لە پرۆسەی دامەزراندا ڕازی نیم وە پێشم وایە دامەزراند دەبێت سنووردار بێەوە ئەبێ بزان ڕێکێ دامەزرێنێت چونکە ئەگەر پرۆسەی تەنها خوێندن لە نێو زانکۆ پەیمانگاکانە ئەو بەشە بێ کە پێیوەست بێ بۆی کە من قۆناغی خوێندنم تاوا کرد مەجبور بێ حکوومەت دامەزرێنێ ئەمە هەر بۆ خۆی پرۆسەیەکی هەڵەیە
بەڵام ئایا کە حکوومەت بۆ خۆی دەرەچە و دەرەگای فێربوونی پیشە و قۆناغەکانی دیکەی بە بازاڕم فێرنەکە حکوومەت دەبێمە چاومان لەوە بێ کە دامەزرێنێ بۆ چونکە لە زانکۆکان لە پەیمانگەکان یاریمی کوردستانە ئێستا وەکو پێویستینە بەڵام وەکو داواکاریەک زۆر جارێ زانکۆکان دامەزراوەکانی خوێنی باڵا بۆ ڕازیکردنی وەزارەتی خوێنی باڵا چوونە سنتەرێکیان کردوەوە بە نێوی سنتەری پەرەپێدانی کار سنتەری دۆزینەوەی کار وە کۆمەڵێکشی دیکە کە لە ڕاستیان ڕێکخراوێکی لۆکاڵی تەنانەت تۆڕێکی کۆمەڵایەتی وە گەنجێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان ناتوانێت ئەم ڕۆڵە ببینێ کە بەحسێ بەبێ زانکۆیەک بیبینێ گەنجێک دوور خاتەوە یان بەلایانی کەمی ئەو تێگەشتنەی بۆ دروست بکات کە جگەلەوەی کە دامەزرانن لە کەرتی گشتی هەیە ئەکرێ خۆت ببیتە خاوەنی بازار و دەرفەتی کار بۆ خۆ دروست بکەیت بەڵام ئایا ئەمەی فێرکراوە نەخێت واتە ئەمە لە دەرەچەیەک پێمانەڵێ کە ئاستی بێکاری لە هەرێمی کوردستانە ژمارەیەکی زۆری تێپەڕاندووە ئەمە مەترسێکی گەورەی کۆمەڵایەتی بە دوای خۆی هەناو کە پێشتو لە بەرنامەکانی جنابتە بینیوانەچی کە کار و کاردانەوەیەک دروستەکە ئەمە خاڵیە خاڵی دووەم باز لە هەژاریە ئێمە لە 5 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە 2014 تاوەکو 2019 کە لە ڕۆژانی کۆتایین ئێمە 5 ساڵی زۆر ناڕەحەتمان تێپەڕان لەلایەکەوە حسارێکی دارایی تێکچوونی پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد لەلایەکی دیکەوە دابەزینی بەهای نەوت کە سەرچاوە سەرەکیەکەی نەوتەکە خراپترین مامەڵەی دارایی بۆ لەگەڵ داهاتی هەرێمی کوردستانە کە هەموو چاوەکان لەسەر نەوت بێ خاڵێکی دیکە دانەمەزراندن لە کەردی گشتی خاڵێکی دیکە زۆربوونی ژمارەیەکی زۆر ئاوارە و هاتنی ژمارەیەکی زۆر ئاوارە کە ئێستا لەوانێ بەشێک لەو خۆشەویستانی کە لە دەوروبەری منی تۆن هاوڵاتی هەرێمی کوردستان نەبن بەڵام مافیان هەیە لەسەر وڵاتەوە من پێم وایە بێوانش دەرەچە و دەرگای دیکان بۆ ئەمە پرسیاری خەڵکەکەم یعنی ئەمە شەرعێتەیە بۆی کە تۆ کۆمەڵێ میوەفرۆش ینی کۆمەڵێک کاسب با بڵین فولکەیەکە لێ داگیرکەن و ینی جادەیەکی 8 مەتری 2 مەتری بێڵنەوە من پێتەڵێم وەکوتم ئەبێ ئەم هەردوو ڕۆکەی ببینیت پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئایا هاوڵاتی بۆ دەسەبابە ئەگەر حکوومەت بڵێ ئەمە پرسیارە سەرەکیەکە کاتی حکوومەت بۆ خۆی لە سیستەمی پەروەردا هەڵە مامەڵی کرد بێ لەگەڵم بابەتە کە ئاستی بێکاری هەموو چاوەکان لەسەرەوە بێ کە دای مەزرێنی ئەبێ چاڕوانی ئەوەی لێ بکەیت لە کاتێکی دیکە با تۆزێک ینی سەپۆرت بۆ قسەکەی جەنابەت ینی با تۆسێکیش واقعی بیرکەین ینی دەردی جەناب تەڵی لەم لاوە دامەزرانن نییە لەو لاوە یەک دنیا ئاوارە هاتۆتە ئەم وڵاتەوە خەڵکی وڵاتە خۆی بەشێکی زۆری بێ ئیش و بێکارە ڕەنگە کرێ دوکانێکی پێ نەیرێ بەڕاستی ئەی ئەو ئیشەنەکات ینی بەڕاستی ژیانی من وەکوتم ئێمە ئێستا هیچ داتایەک هیچ ژمارەیەک شیکردنەوەیەکمانی ئەمە دەرەچەیەکی باشە کە تۆ پرۆگرامێکی لەسەرەکەی بەس خۆزگای ئەمە ڕێکخراوێک سنتەرێک زانکۆیەک ئەو هەموو توێژنەوەی لە زانکۆکانە دەرەچێ ریپۆرتێکە بۆ یاکەمان زانانی ئەم خەڵکە بۆ زیادە ڕەویەکە ئەگەر ناوی زیادە ڕەوی بنێ لە کاتێکە ئەو بە دوای مەعیشەت و ژیانی خۆی ئاگەڕێ لە خێزانێکە کە 4 کچی تیا بێ کە 2 کوڕی تیا بێ کە ئەمانە دانەمەزرا بێ باوکێک هیچ دەرەچە و دەرگایەکی دیکەی نەما بێ هاتی بێ بە قاڵی بکات و ئەوەشی لێ بگری و ڕێگری لێ بکەیت ئەمە خەلەلەکە لەوەیە بەڵام ئایا ئەمە تەنها لەوەیە کە لەم ڕوبەری کە بۆی دیاریکراوە هاتووەتە پێشەوە یان ڕوبەرێکە کە شارەوانی ئەڵێ من زیادە ڕەویکی تیاکراوە بەڵام شارەوانی بەدیلی بۆ ئەمە چیە من احتیمالیە دۆستان ئەو برادرانی بەشدارە لە پرۆگرامەکە لەوانێ بەدیلەکانی خۆیم پێ بڵێ بەڵام پێم وایە حکوومەت وەزارەتی شارەوانی لەم بابەتە بێ قوڵتر بیرکاتەوە و تەنها لە چوارچێوەی پەڕەیەکی سکاڵا و ئاگدارکردنەوە تێپەڕێ وەلەوە نەمێنێتەوە چونکە ژمارەیەک هاوڵاتیەک بۆ ئێمە ڕقەمێکە کە ئەکرێ گفتوگۆیەکی پەرلەمانی بە دوای خۆیان بینێت چۆن باسی یاسایەکی سەرۆکایەتی و باسی حکوومەت و دامەزراندن و دانانی وەزیرێک و سیستەمێکی هەڵبژاردن جێگای باسە خەم خواردنی زیادەڕەوی بابەتێکی زیادەڕەوی خۆزگای ئێستا بوو کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان لەسەر بابەتە بووە چونکە ژیان و گوزەرانی ژمارەیەکی زۆری هاوڵاتی لە ئەستوایە زۆر ڕاستە دەست خۆش شارەوانی ئێوە بە دراسی قوڵ ینی دراسی ئەم دیاردەیەتان کردووە ینی بەر لەوەی شۆفڵەکە بنێرن بیرتان لەوە کردو تۆ ئەم کەسەی کە دەردی کاک بیلال وتی ینی قوڕکراوە بەسەریا 4-5 سەرخێزان بەسەریا کەوتووە لەم لاوە دانەمەزراوە لەم لاوە دینارێک پێیان ناکە تۆ شۆفڵێک 14 جاری شت 15 جاریۆک کاتوانە باسیەکە پێتان وتووە مەسەلەن کابرا هیچ دەرچەیەکی ینی چی بکات ینی چۆن پارە ینی بەقوڵی بیرتان لە بابەتەکە کردوتۆ یان یەکسەر شۆفڵەکەتان نردووە نەخێر بێگومان ئێمە پلان هەیە هەردەم بەر لەوەی ئاگادار بکرێنەوە ئێمە چەندین شوێنمان ڕێخستۆتەوە دووبارە نەخشەمان بۆ داناوەتەوە چەندین شوێنمان تەرخان کردووە کە زۆر جار بە دەرە لە ڕێنمایەکان بەڵام لەبەر ڕەچاوکردنی بارگوزەرانی خەڵک بەڕاستی وامان کردووە کە بۆی خەڵک بێ کار نەبێ شتێکی ئەوتۆ بکەین کە خەڵک ڕازی بێ جگەلەوە کە ئێمە ئەو کاردانەوانە دەکەین بەڕاستی سەرەتا ئاگدار دەکرێنەوە چەندین با بڵێن پسولەی ئاگدارکردنەوەیان پێ دەدرێت ماوەیەکی یاساییان پێڵێن چیڵێن دەڵێن ئەو سەرپێچیان ئەو زێدەڕۆی کردوتە سەر مڵکی ناچیڵن ئەوان چیتان وەڵامێنەوە
یعنی زۆر جار بە سوپاسەوە ینی بە دوای داواکاریەکەمان دێن و سەرپێچیەکانیان لا دەدەن یان ئەوەتە کەم دەکەنەوە بە تایبەتی دوکاندارەکان بەڵام زیاتر ئەوەی من لە پرسیارەکەدا تێبینیم کرد پرسیار لەسەر زێدەڕەوەی سەر شۆستە و شەقامەکانە بەڕاستی زۆر جار ئێمە دەبی قوڵتر بیر بکەین ینی زۆر جار دەبینی کاتێک کە سەرپێچی دەکرێت لەسەر شۆستە و شەقامەکان کاک دەروون دەبینی دەبێت تا ئاستەنجی بۆ هاتوچۆی خەڵک بۆ شوفێران ینی بۆ نمونە لە سەر شەقامێکی گشتی کە دەبینی بەردەوام جەنجاڵی هاتوچۆی لێ زۆر زار دەبینی پێکدادانی ئۆتۆمبیل ڕوودەدا ئەمەش لەبەرەوەیە کە سەرپێچی دەکرێتە سەر ئەم شەقامە بە شێوەیە کە کاتێک کە ئۆتۆمبیلێک دێتن دەبینی کاسبکارێک کەلوپەلەکانی خۆی بە شێوەی زیاد لە پێویست بەڕاستی دانەوە کە لا دەدا ئەوەی تر لی دەدات جالەبەرەوە کێشە دروست دەبێت خجانی باش ئێوە سەر و خۆتان ینی سەر و دەسەڵاتی شارەوانی مەسەلەن ئەو گلی و گازندەی ئەم بەڕێزانی کە ئێستا ینی بەشی چند قسەمان بۆکەن ینی ئەم گلەیانە ئەگەێنە شوێنی خۆی ئەیگەێنە ئەوەی بڵێ کاکە ڕاستم کەسە ئەم شۆستەی گرتو خۆی هەمومان کاک بیلالیانی لەگەڵ سەروەری یاساین لەگەڵ ئەوین کە جوانترین شەقام و جوانترین وێنی شارستانی پیشانن بەڵام هەندێک هاوکێشە تۆزێک نەگونجاوە بۆ ئێرە بەڕاستی دەردی جەنا بدوتی مەسەلەن کابرا بێمەعیشەتە بۆیە 4 سنوق پرتەقاڵیەنەوەلیا بێگومان قسەکە ئەوەی ئێوە دەنگی هاوڵاتیان ئەگەێنە سەر و خۆتان بێگومان کاک دەروون یعنی من ئەو قسەی کاکبیلا زۆر لە جێگەی خۆی بوو کە گوتی با لە چوارچەوەی ئەو پسولەی ئاگادارکردنەوە نەبێ بەڵکو بەدایلی تر هەبێ و دراسە بکرێ ئێمە بۆ ئەوە بەڕاستی چەندین شوێن هەیە کە زۆر بە شێوەی هەڕەمەکی ناڕێک بێتەنزیم دانرا بوو کاسبی لەسەر دەکرا پیشەوەرەکانمان والێ کردووە کە دووبارە بە نەخشەکی نوێ شوێنەکان بە گونجایی و شوێنی زیاتر بکرێتەوە و چەندین پلانی تریشمان هەیە لەبارەوە بەشێکی زۆری خەڵک پێی وایە کە مەسەن هەندێک کۆمنت بۆ من هاتووە یعنی بۆ منووسێڵێت چۆن ئەو سایق شۆفلە چۆن ئەو پۆلیسە بەڕێزە دڵی هاتووە ئەو ئیشە بکات یعنی هەڵبەتێمە باسی وێنێکی دیاریکراو ناکەین باسی سلەیمانی ناکەین باسی هەولێر ناکەین بەڵام ئێوە ینی لەکوێ ئەگەنە ئەو قەراری کەیتر ئەوەی کە هەیە بیکەن ئەوەی کە وێنەی کە حەزمان لێ نییە پیشانمانی بن بەڕاستی بەڵێ کاک دەڕین ئەمە وەکو پۆلیس لایانی جێبەجێکارین هەموو هێزانامنیەکان لایانی جێبەجێکارن یعنی ئەو سەرپێچانەی کە ئەکری ئەمە دیاری ناکەین کێ سەرپێچی کردو کێ سەرپێچی نەکردو ئەوە لەلایەن شارەوانی و جێتی تایبەتی و ئاگادارەکرێنەوە و دیاریەکرێت کە سەرپێچیە و کراوەتە سەر سەرپێچەکە کراوەتە سەر مڵکی گشتی ئەوان ئاگادارێکن بە گوێرەی یاسا ئاگادارەکرێت لە ماوەی 24 کاتژمێرە پێویستە و زیاترڕۆی هەڵبگرێت ئەگەر لە ماوەی 24 کاتژمێرە زیاترڕۆیەکەی هەڵ نەگرت ئەو کاتە ئیجراعاتی یاسایی لەگەڵ ئاکرێت کە یان تیاکە درێت یانە درێتە دادگا باشۆنی ئێوە ئاگادار بن ئەم خەڵکانە عینادیەکەن وایەنی وا با بڵین لایانی جێبەجەکار ئێوەمانان ئەکەونە جێبەجێکردنی ئەو سزایە تو ئەگەر پاشۆکە بە پسولی پێڕاگەیان ئاگادار کرایەوە بە پێی یاسای ژمارەسی ساڵی 2010 کە دەرچۆ لە پەرلەمانی هەرێمی کوردستان ئەگەر ئەو کەسە لە ماوەی 24 کاتژمێرە زیاترڕۆیەکەی هەڵگرێت بە دڵنیایەوە کاردانەوەی هیچ کاردانەوەیەکی لەگەڵا ناکرێت بەڵام ئەگەر لاری هەبوو لە لادانی زیاترڕۆیەکە بە دڵنیایەوە کاردانەوەی یاسای لەگەڵ دەستخۆش من حەزەکەم بەشێک لەم بەڕێزانە وەرگرم کە یەکێکن لەو میوەفرۆشانەی کە با بڵین هەم زەرەرەومەند بوون هەم بەوردی ئاگاتان لە دیار دەکەیە کامتان قسەم بۆکەن ئەوە مایکەکە بۆ جەناب تو بۆچی بە ینی بەشێکی خەڵک پێی وایە ئێوە بە کەڵەگایی ئەتانەوێ ئیشی خۆتان بکەن و جادەیەکی 6 مەتری بکەنەوە بە 2 مەتر لە پێناوی جیرفانی خۆتانە و دایان حادیسەی لەکەوێتەوە دایان شتی لەکەوێتەوە بۆیە بەشێکی خەڵک پێی وایە کە دەستخۆشی لە حکوومەتە کات کە ئەم شتەی ئەم وێنەی پیشانان کە شۆفڵ بەرباتە ئەو ڕسقە و پان و پلیشکی بکاتەوە مایکەکە نزیکەرەوە بە ساخە سەرەتا بە خێراتنت دەکەین سوپاسخۆشی لە بەرنامەکە دەکەن دەنگدانەوەیەکی زۆر گەورەی لێکەتەوە مۆزوعە ئەم کێشایی ئەو ڕۆنیە مەسەڵەن چەندین ساڵە دووبارە دەبێتەوە چەندی ساڵە دووبارە دەبێتەوە چینی تەبەقەی فەقیر نابڕێ ئەوە نابڕێ چینی تەبەقەی فەقیر برێ ببڕێ نابڕێ لەبەر ئەوەی مەعادلەی ژیانی ئینسانەکان وایە معادلەی ژیانی ئینسانەکان لە یەک ئاز نییە هەمووی پێی وابێ توانێک بگری و بە 5 دەفتەر و بە 4 دەفتەر بژێوی ژیانی خۆی لێ ببڕێ ئەو قسە زلانە شارەوانی دەکە و قسە زلانەی بەناوی حکوومەت ئەوە دەکرێت لە ئاستی بەراوردکردنی نەفسەتی خەڵکەکە نییە کەسێک دانیشتووە لە حکوومەت ئەدا پەرلەمانە 10 میلیۆن 15 میلیۆن وەردەگرێ بەڵام بژێوی خەرج کێشی
ڕۆژانە 15,000 بەشی بژێوی نفتی ناکە بەشی بژێوی ژیانی ڕۆژانەی خۆی ناکە نەخۆشی مدارەکانی ناکە کەسێک لەسەر سوڵتەیەکە شێوازێکی قانونی و ئەمرێکی لە بەندەستا بۆ ڕسق بڕینی خەڵک ئەمە مراعات و مراعیزی ژیانی ئینسانەکان نییە کە بۆی دەرەچێت قرارەکان لە قەدەر نەفسیەت و تعاملکردنی مەعیشەتی ژیانی خەڵکەکەی نییە باشە ینی سەبەبەکە ئەوەیە ینی تۆ ئەگەر ئاگاداریش کریتەوە ینی ئێوەمانان ئەگەر ئاگاداریش کرێنەوە کە تۆ مەعیشەتە لەسەر ئەوە بێ قابلە خۆ دەستبەرداری نابی قسەکەی تۆەوەیە بەڵێ من عەزم لێە کە لە سەرەتاوتم ئەم کێشەیە دووبارەیە سەرەتانیە ینی پێ دوایە ئەمە هەر بەردەوامە بێت بەردەوام دەبێت بەچی چارەسەرە بێ بە چوونی جەنابێ بەچی چارەسەر من لە سەرەتادا وتمە چینی تەبەقەی فەقیر هەردەمینێ بەڵام چارەسەر بە دوو قسە ناکرێت من نمونەت بۆ دێنەوە باش لە سەردەمی زووی 2 ساڵ پێشێستا چونێ لای بەرپرسێکی باڵا لەو هەولێرا کە ناوی نارێ باشە پێی وتین کاکە سیمای شار جوان دەکەم لە شەڕی داعشە تەمان 2014 بۆ 15 کە چارێگە مەعاشێک بوو چارێگە مەعاشێک مامۆستا خۆی پێ نەدەژیا مۆزەف شورتە باشە تۆ خۆ جەنابێشە چیە من بیرم من هەر کاسبم باشە زیاتر لە 20 ساڵە کاسبم باشە یاخوا لە 6 ساڵ بێ کە چارێگە مەعاشیان دەدا بە خەڵک لە سولێمانی وە لە هەولێریشی گرتەوە هەموو خەڵک حکومەت نایتەتانی مۆزەفی خۆی بژوێنێ مۆزەفی خۆی چارێگە مەعاشی پێدەدا خەڵک لە دژی حکومەت داتە زادەم زارەی دەکرد مندارەکانی بۆ بەخێو نەدەکرا قوتابخانە داخرا ئێمە لەو سەردەمایە شارەوانی ڕێ لێگرتین چوینێ لای بەرپرسی شارەوانی وتمە کاکە حکومەت ناتانێ مۆزەفی خۆی بەخێوکە کو لە کات و ساتێکی وایە دێ ڕسقی خەڵک دەبڕێ کو بەرپرسەکە ناوی نارم تەبعاً لە ڕوویەوە ئێستا لەسەر دەسەڵات نماوە گۆڕانکاری پێداکەوتوە وتمە کاکە تو ئەو خەکەی لە لای ئێمەیە تەبعاً دەتاین تەعینیکەی تۆ کە ڕسقی خەڵک دەبڕێ دەبی بەدیلی بدەیتێ بەدیلی بدەیتێ دەست خۆشەڵی منەمە بە قەوس کاک بیلال وەرگم کاک بیلال ینی کاک عەفو نایجەنە کاک تەحسین سێکی جوانی کرد ینی ئەڵێ لەو کاتێک کە حکومەت خۆی نەیەتوانی خەڵک بەخێوکە لەو کاتا ئێمەیان دەرەکرد ینی قسەکە ئەوەیە ئەمە بێپلانیەکی حکومەتی پێوە دیار نییە خۆی کاک دەروون کوردستان یەک گرفتێکمان هەیە کە ئێمە لە هەمومان چی هاوڵاتیەکی یاسایی بیگرێت چی دامەزراوەکانی حکوومەت بیگرێت چی پەرلەمان بیگرە خێرا بڕیارە دەین ئایا خێراکە لە ڕاستیا پەیوەستە بەوەی کە ئێمە هەر هاوڵاتیەکین و خێرا بڕاردان بۆتە بەشێ لە کلتورمان یاهی ئەوەیە کە ئێمە کێشەمان زۆرە ئەمانە فریای ئەو هەموو کێشە بکەین و چارەسەری بکەین یاسای بۆ نمونە نێشتنی جگەرە کێشان لە شوێنی گشتی دەرەکەین و جێبەجێ ناکەین قانونی تر دەرەکەین و جێبەجێ ناکەین من پێم وایە وەکو کاک تەحسینی ژووتی گرفتەکە قوڵە و چەند ساڵێک ئێمە لە 92 بە تایبەتی لە حکومڕانی هەرێمی کوردستانەوە ئەم بابەتە هەموو ساڵێک دووبارە بێت و لە چەند وەرزی جیاوازە من بەبیرم دێ مناڵ بووم لەسەر شەقام خۆم وەکم بەشێک بووم لەو پرۆسەیە لەوانێ کارتۆنم بەدەستەوە بووە بیسکیتی دەماوەندم فرۆشت لەوانێ ئێستا و بەڕێزانە بیسکیتی دەماوەندم فرۆشتووە ئاسایش و پۆلیستی هەڵداوم یعنی ئەگەر تەجاوز بوو بێ لە خۆمەوە دەستی پێ کردووە لە کاتێکە من نەزانم لە چی وەزع و لە چی بارودۆخەکان بۆ هەرچان نەبوو لە بڕی کە پلانێکی تۆکمەنی بۆ چونکە ئێمە هەر بە بەردەوامی دێین یاسایەک لە بەردەستمانە پێوتری یاسای لابرنی زیادە ڕەوی ئەیگەێنین و لێیدا ماوەیە جارێ یان ماوەیەک پێوترێ پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن بێدەنگی لەکەین لەوانەیە بڵێن لایانی جێبەجێکارم پۆلیسە بەڕێزانە لەوانەیە بۆیش لەکەینەوە دوای شەرچی ناوەڵا دەی مادام حکومەت تۆکمە بوو پێکات یاڵا دەست پێ بکەرەوە لابرنیزە ئەم بابەتە بابەتێک نییە بە ڕۆژ و دوو ڕۆژ چارەسەر من پێم وایە ئەمە ئەبێ حیوار و جەدەلێک بێ لە نێوان پەرلەمان لە نێوان کاسبکاران لە نێوان هاوڵاتیان بین دابنیشی نەک ڕۆژێ با مانگێک پێکەوە بین بڕیارێکی یەکلاکەرەوە بۆم بابەتە بدۆزینە نەکەم و ڕۆژێ یاسا دەرکەین و جێبەجێش نەکەین بە کورتی پێم بڵێ ئەو یاسایی کە ئێوە ئیشی پێەکەن یاسای ساڵی چەنە یاسا ڕقم 3 ساڵی 2010 کە ئیشی پێ دەکەن یاسای لابردنی زێدەڕۆییە چی فەرق کردووە لەگەڵ ئەوەی ساڵی 92 کە کاکبیلار پسکیتی دەماوەندی فرۆشتۆ بە شەختی گەڵیداوە یاساکە تونترە تەنانەت بە شێوەی ئەو تۆیە کە لە ناو شارەکان محکمەیەکیشی لەگەڵە و حاکم بڕیار دەدا لە ڕاستیدا کە ئێمە لایانی وحدەی ئیداری ئاگادار دەکەینەوە بە دوایەوە کە پسوولەی ئاگادارکردنەوە دەدرێت باشە کەم کوڕی لە یاساکە هەیە یانە تۆک و شارەوانی من بۆ لابردنی زێدەڕۆیی بۆ سەر مڵکی گشتی لە ڕاستیدا کەم کوڕیەک نابینم چکە دراستەکرا ئەم لە ڕووی یاساییەوە ئەم با بڵێن یاسایە بەڵام زیاتر وەک خۆمان گوتمان تازە ئەوانەی ئیشارەتان زیاتر لە پلاندانانە شتەکان دەکرێت پلانی باشتر دابدرێت دەکرێت وا بکرێت کە خەڵک کەمتر دەستخۆش قسەی هەندێک بەڕێزبووی نووسیوم ینی کاکبیلالیش بیری خستمەوە بەڕاستی ئەوەندە ساڵ پێش ئێستا بە پسکیت ینی ئێوە حەقی ئەوەتان هەیە
ینی ئازاری جەسەدی ئەو خەڵکانە بنکە یا ئەو کاسبکارانە بنکە یەتە بەردەمتا بە کورتی بەدڵنیایە کەس بۆی نیە ئازاری بدا ئەوەی کە محاسبەکە تەنها یاسایەکە یاساکەشدا دوور بڕیاری لەسەردا هیچ ئەگەر کەسەکە ڕوبەڕووتان بۆ ئەگە کەسەکەش ڕوبەڕووبۆی یاسایەکە پارێزگاری لە ئێمەگا بەپێی مادەی 229 یاسایی سزادانی عراقی ئەدرێتە دادگا. باش کاک من ناوم بیرە کاک تاها پاڵانی ئێوەی کاسبکار ئەم پیاوان ناسن کاک تاها بەشکڵ نا وەکو ئیشەکەی باش باش ئێوەکو سندیکا ئیشتان چییە؟ یعنی ئەوە تا بۆ نمونە کاک بیلال چالاکوانێکە چوزانم ینی ڕەنگە قسەی زۆر هەبێ سۆشال میدیاکەی پڕە لەم گیر و گرفتانە لە میدیاوە قساکە ئەوە تا شارەوانی ئەوە تا پۆلیزیان ێسا کێشەکە وازەحە و فەراخی ئێوەشی پێوە دیارە ینی ئێوەکو چالاکوانی وەکو سندیکا ئەتوانن تەحریکی پێ بکەن کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان دەردی کاک بیلال وتی لەبری و لەسەر هەندێک بابەتی سیاسی باش بریا لەسەر بابەتێکی ئاوا بووە ئیشی ئێوە چیە؟ بەڵێ کاک دەرم خۆی ئیشی ئێمە دیارە چیەکە ئێمە وەکو سندیکای کرێکاران لە ساڵی 56 لە عێراق دروست بۆ هەیە و بوونی هەیە بەڵام ئێمە ئەرکمانەوەیە کە داکۆچی مافی کرێکاران بکەیت بەڵام کە کرێکار خۆی نەیەتە لای ئێمە داوای مافی خۆی نەکات شتێک بۆ ئێمە بەرز نکاتەوە ئێمە بەڕاستی بێ ئاگا بووین لە هەندێک شتەکە وەکو ناسینیش من کاگڕع لێرە ئەنجومەنە دەیناسم ئەو برادەرە ئەنجومەنی لە دوای ئەوەی کە ئەو وێنانەمان بینی و شۆفڵ بەر بووە دار و بەردی و خەڵکە و یانی و ڕستەی هەمووی فڵیقانەوە چیتان کردەوە؟ بەڵێ کاک دەروون خۆی ئەمە تەمەشاکە هەندێ واقع و حقیقەت هەیە لەم لە ئێستا دەبێ باز بکرێت ئەوەی کاک بیلال باسی کە بەڕاستی ئەو واقعە هەیە کە تو هەندێک شتێ مەسەر کۆمەڵێک خەڵکی زۆرت هەیە کە تا ئێستا خەریجی زانکۆیە خەریجی مەحەدە تەعین نەکراوە بێکارە لەسەر ڕای ئەوەش بە لێشا و کرێکاری بیانی هاتە کوردستان کاک دەروون کاک تەحسین پیاچۆک و کاک تەحسین بیانی پەنا بۆ ئێوە بەرێ ئێوە توانن چی بۆ بکەن؟ ئێمە بە دۆداچوون دەکەین کێشەکە بەرزەواکەین دەگەینە حکوومەت دەگەینە محافەزا دەگەینە پەرلەمان دەگەینە هەموو شوێنەکان هەموو شتێکیش دەکەین هەتا بگاتە ئەو ڕادەیە کە ئێمە ناڕزای دەر بۆ ڕێپێوان کە ئەوشمان ئەنجامدا و دەشیکەین ئەمە بڵێن هیچ ناکەین هەموو شتێک دەکەین ئێستا ئێمە کاک بیلال با بینە سەر یان ێسا من دوا پرسیارم لە سەرۆکی شارەوانی سلەیمانیەکەم ویتر ئیتر نەکڕوزینەوە ینی باسی چارەسەرکەین بەڕاستیەوە تا جەنابە باسیەکەی نەک جەنابە باسیەکەی من بۆ خۆشم بیرم و بۆ خۆشم مناڵی ئەو ژینگەیەم کە جەنابەت باسی کرد بەڕاستی لەپڕ پارێزگارێکە گۆڕا لە شارێکە قانون بۆ عەرەبانچی داما و ئەبوو بەنەوە ئەیشی تر بە چای خۆمان زۆشتمان بینیەوە کە حەز ناکەینەوە مێژۆ دووبارە بێتەوە و ئەو وێنانی کە بینیشمان بەڕاستی ئەو مێژووی ئەو وێنەی ینی ئەو مێژووی پیشان ناینەوە کاک تواناجا من دوا پرسیار لە جەناب تەکەم وەکو سەرۆکی شارەوانی سلەیمانی پلانی ینی پلانی کۆتاییتان چیەوە تا هەموو قسەکان ینی قسەکان وا ئەگرێتەوە کەیتر چوزانم ئەمە کێشەیەکی بەردەوامە و بە قەڵەم و قاقەز و کتابێک چارەسەر نابێ پلان چییە پلانی ئێوە چییە بۆ چارەسەرکردنی ئەم دیاردێ فەرموو بەڵێت بە دڵنیاییەوە چواردە جار شتەکانیان لێ سەرراوە شتەکانیان لێ وەرگیرەوە دوایی داومانێتەوە پێیان ڕێگە و شۆنمان بۆ داناون بەس ئێستا چونکە ئەو هینەشە بوو باش تۆ وەڵامی پرسیارەکەم بەرەوە کاک تواناجان ینی چارەسەری ئێوە چییە؟ هەڵبەتە و قسانی کە جەنابی شت کردە ئێستا بۆ خۆی قسەی منتەقە بەڕاستی لە بەرەوەی کە بەشێک لەم فرۆشیارانەش وەکو گروپێکی وەکو جەنابەت باسیەکەیت و بەشێک لە خەڵک باسیەکە وەکو گروپێکی مافیا هەندێک شوێنیان داگیر کردووە و خراپیش ڕوبەڕووی حکومەت و یاسابنەوە ئەوە دیوێکی تری بابەتەکەی بەڵام پلانی ئێوە چیە پلانی ئێوە بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەیە چییە؟ کاکە دەروون من حەزەکەم پێشەوەش هەر شتێک بڵێم ئێستا زۆر وەڵامی پرسیارەکەی جەنابەت دێمەوە بەر زۆر بەرخێرایی بەڵام ئەبێ بشزانن کە ئەوانە زۆر جار وەکو گروپ کارەکەن و ئەم جارەی ئەخیریش کە ئەم وەزع گەیشتوتە ئەو دەرەجەیە پەلاماری پۆلیسەکانیان ناوە ویستوانە چەکەکانیان لێبسەنن نزیکەی لە 40-50 کەسیان لێ کۆبۆتەوە لەو شوێنە ویستوانە هەڵوێست بهێشت بەرامبەر بە پۆلیسەکان بکەن خەڵکی تریان هێناوەتە شوێنەکانەوە و خەڵکی تری تایە و ئێستا تا ئەم دقیقەیە 3-4 کەس ناوی گرتنیان هەیە و هەندێکیش تەوقیف کراون لەسەر ئەو بابەتی کە ویستوانە تەعادا لە پۆلیسەکانیش بکەن
ئەنجا خەڵکی تر هاتووە و بڵین زیاتریش ئێمەش کارمەندانی ترمان چۆتە شوێنەکەوە زۆر جار ئەوانە بەڕاستی وەکو گروپ کارەکەن و تەواو ڕێگاکانیان تەسک کردبوو سەر شەقامەکە ناکرێتەوە بەس مەسارێک بە جێبێڵی تەنها سایرێک بە 1000 حاڵبە یا بڕوە وەکو چارەسەری کەش کاکە ئەمانە لە هیچ کاتێکا بڵێ مڕاجعەتیان نەکردو بەڵام من پێ دەڵێم شارەوانی ئەرکی خۆیەتی ئێمە ئەتوانین بۆ ئەم خەڵکانە بۆ ئەم جۆرە کەسانە هەموو بەڕێزن برای بە ڕێزمان هەیە بۆیان ئەوانیش مافی ژیانیان هەیە مافی کەسبکردنیان هەیە ئەتوانین شوێنی گونجاویان بۆ دابینکەین بەڵام ئەو شوێنانە نین کە ئەوان بیانەوێ ئەوانیانەیە لەسەر جادەکە بن ئەوانیانەیە لەسەر شۆستەکە بن بۆی کە لەویا یەکسەر سیارەیەک بێشتەکانی لێ بکرێت و ئارشتەکانی خۆی زۆر بە سەهلی حڕسکا و دواییش بیبا و ئەچی ئەو پیس و هینەشێ خاشاکەش هێمووی لەویا بەجێ ئەمێنێ ئەبێ ئەرکی شارەوانی بچێ پاچی کاتەوە دوایی ئەوان من ئەتوانم وەکو شارەوانی سلێمانی ئەتوانین لەگەڵ تەنسیق لەگەڵ بەڕێز پارێزگار و قایمقامێتی سلێمانیە شوێنی گونجاو لە شوێنێ کار بۆیان دابنین کە بتوانن لەویا کاسپیکی خۆیان بکەن بەڵام من دڵنیام ناچنەوە شوێنانەوە ئەوە ئێوە بەستەنها لەسەر جارەکە بێ لەسەر ڕێڕەوی خەڵکەکە بێ چەند سعاتێک بێ ئەو کاسپی خۆت کات و بڕوات ئەجینا هەر ئەو شوێنەی کە جەنابە باسیەکەی بۆ پرسیارەکەی کە جەنابە کردت ئەو منتیقەی قرگە و منتیقەی شۆڕش و منتیقەی شاری سپیوانە هەمووی منتیقەیەکی ناوچەیەکی تازەن لە شاری سلێمانیە بە دڵنیایەوە من بۆ جەنابتی بازەکەم چەندین دوکان و بازاڕی کەرتی تایبەت هەیە چەندین دوکان و بازاری میلی هەیە هەر لەو ناوچەیە نزیک ئەو فولکەیە خۆی لە نزیک ئەو شوێنە هەمووی چۆڵن ئەوان برادرانە من گوێم لێ بوو کە لە میدیاکانەوە قسەیانەکەیان و کری ملیۆن دینار و ئەو شتانە نەخێشتیوانە هەموو دوکانانە هەمووی بچۆڵن بازاڕی میلی کراوە هەر هەمووی چۆڵە بەس ئەوان ناچن ئەو شوێنانە ئەوەیە لەسەر جادەکە باش دەسەکانی خۆش سەرۆکی شارەوانی سلەیمانی ئەرکی کێشا کە بەشدار بووی لەگەڵمانە هیوادارین بە هەمومان ینی بە جەنابتان بە ئێمە بە بەم پیاوە بەڕێزانە بە شارەوانی هەولێر بە لانی پەیوەندیدار بە سندیکا بە کاسبکار هەمومان بگەینە ئەنجامێکە بەدڵی هەمومان بێ دەردی کوور دەڵێ نەشیش بسووتێنەکە باب نە شەقامەکەمان لێ بگرن و خەڵکیش بێئیش نەبێ دەسەکانی خۆش بێت کاک بیلال چۆنی بەرەو چارەسەر بچین ینی چۆنین با من بە کورتی پرسیارێکی کورتی شێ لێ بکەم ینی گەشتبینی بۆی کە تا ئێستا هاتووە ینی بۆی کە تا ئێستا گوزەرێ ئەم دیاردەیە چارەسەر بێ کاک دەرن وەک تۆ توبال لە کروزانەوە دەرچین بەڕاستی من کە دیمەنەکان مەبینی ئەمویست هەر بۆ خۆم کۆنتترۆلی خۆم کەم لەوەی کە حاڵەتێکی ناسایی نەبێ بۆن لە فرمێسکە نەڕێژم لە پایەوەی کە دیمەنێکە کە بە بەردەوامی بینم بێ بە عقلانی بیرکەینەوە لەم بابەتە من پێم وایە ئەم بابەتە گەورەیە و نابێ بە بچووکیشی سەیریکە ئێمە هاوڵاتیە کە دزیەکی لێکرێ دامەزراوەکانی حکوومەتە کەونە کۆنتترۆلی ئەوەی کە مەفرەزەیەکی بۆ دەرەکەن دزیەک بگرن کارێکی ئێمە با لەوە تەنها نەیبینینەوە کە ئەمە بەجددی زیادە ڕەویەکە و دەسەڵات نابێ کۆنتترۆلی بکە وەکو شۆڕشی شوتی من لە ڕشەقامێکە و کە ئەگەڕێمەوە بۆ ماڵ چوار عەرەبانەکە میوەکەی نابێت لەسەر جادە احتیمالێ پێشەوەی هاوڵاتی دیکە زەرمەند بێ من خۆم زەرمەند بم سیارەکەم بەر سیارێکی کە بکەوێت بەڵام من پرسیارەکەم لەوەی ئەم هاوڵاتی بۆ پەنابا بووە ئەمە بێ حکوومەت بە دوای وا بگەڕێ حکوومەتە بێ دامەزراوەکانی کۆبگرینەوە دابنیشین گفتوگۆ بکەین حوارێ بینینەکایەوە ئەم بابەتە پێویستی بە چارەسەرە نەکەوەی کە تەنها لە چوارچەوەی پەڕە و نووسراوە بمێنێتەوە من کارنامەی حکوومەت کە بینیم خاڵی زۆر جوانیتیایە بەس کامی جێبەجێکرێ ڕاگەنراوی حکوومەتە بینیم لەسەر 100 ڕۆژەکەی و سەرۆکی حکوومەت کە ئێوێ پێمان بڵێ دەرفەتەکانی کار ڕخساوە من لە یەک ژمارە لە یەک داتا لە یەک ڕەخەمان نەمبینی بۆن منە پێمان بڵێ ئاستی بێکاری لە پێشووترە ئەوەندە بووە من لە ماوەی 100 ڕۆژە کردومە بەوەندە دەرفەتی کار ئەوەندە بووە ئاستەکەیم بەرز کردێتەوە ئەوەندە دەرفەتی کارم ڕخساندووە ئەوەنە کارگە ئەوەنە کۆمپانیا من ئەمڕۆ بە دوواداچوونم کردو لەسەر دەستەی وەبەرهێنان و ژمارە و داتاکانی پێمانەڵێ لە ماوەی ساڵی 2019دا نزیک بە 3 ملیارد دلار قەباری وەبەرهێنان بۆ لە هەرێمی کوردستان 3 ملیارد وەبەرهێنانەکە ئایا چەندی بۆ هاوڵاتی بۆ چەندێکی دەرفەتی کار بۆ هاوڵاتی ڕخساوە لە ساڵانی ڕابردوو بینیمانە حکوومەت دەتوانێت کارگە دابەزێری کۆمپانیا زۆر بکە ژمارەکان بە ئاستێک بکە کارێک بکە کە ئەم دەرفەتە کارە بگاتە ئاستێک ئەم هاوڵاتیە ناچار نەبێت زیادە ڕەوی بکە ساوەکو کاکتواناوتی بەشێکی ینی قسەکە منطقی تایە ئەڵێ بەشێک لەو کاسبکارانە ئەمە 14-15 جار ئاگادارمان کردوونەتەوە اینجا و ڕووداوە ڕوویە و خودی ئەو شوێنانەی کە ئەم ڕووداوانەشی تیان ڕوئەیە دەڵێ کە ئەم زیادە ڕۆیانەی تایە یعنی بە چەندین دوکانی بەتاڵ و حەتاڵ هەیە یعنی ئەڵێ بەڵام ئەو دوکان و بەتاڵە ئەو دوکانە بەتاڵ و حەتاڵی کە توانایەڵێەوە بە ڕێزانی دیکەی شەڵێن ئایا کریەکەی چەندە؟ کرێکی 300 دلارە 400 دلارە چەندێک کارەبای بۆ دێتەوە چەندێک ئاوی بۆ دێتەوە چەندێک ئەبێ شەوان پاسەوانی بدە
قسەکە لەسەرەوە هاوڵاتیەک ئەگەر ناچار نەبێ دەست نابا بۆ عەرەبا من ناڵێم هەموو هاوڵاتیە ئەگەری هەیە تاکوتەرای تێکەوت بێ وەکو تۆوتت لەوانەیە مافیا بێ بەڵام قسە لەسەرەوەی لەم وڵاتە یاسا ئەوەندە سەروەرە هاوڵاتیکی بچووکی پێوە بێ لە کاتێکە ئابینین لەو ڕێگاوبانانە بەرەو شەقڵاوە ڕۆیت و بەرەو سیتەکە ڕۆیت و بەرەو دار و دیوارە ڕۆی هەمووی زیادە ڕێوی لەکراوە لەسەر زەوی کشت و کاڵی لەسەر زەوی حکومی لەسەر ینی لە چیە هاوڵاتیەکی ئاسایی لەگەڵ بەرپرسیەکە لەگەڵ پشتی بەرپرسیەکە بکرێتە یە قاڵ بۆ دەستەکانە خۆش قسەکە ئەوەیە کە بیانی قسەیەکە میشە دووبارە بێتەوە بەداخەوە یعنی کە حکومت بەس بە خەڵکی فەقیر وەژارە وێرێ ئێوە بۆچی دوکان ناگرن جوابی و پرسیارم بەرەوە گەر خۆشت نەیتەوە پیاوەی تەنیشتێ جوابی ئەو ئێوە بۆچی دوکان ناگرن سەرتا بەخێر بەنامەکان تاوەکەم دوکانی ئامۆزا شخص ئامۆزەکە ئامۆزایەکەم دوکانمان گرت بە 16 وەرەقەی مانجێ یەک مانگ لە ناوی بووین یەک مانگ بێت گە لە کارەبا و مۆلی دەوانە یەکمان لە ناوی بووین بەخوای 5 میلیۆن دینارمان لێ زەرەر کرد بۆچی زەرەرتان کرد بازاڕی نەبوو دومیش 16 وەرەقەم بازدا کرێ ئاو کارەبای بدە و دومیش لەو شەقامی ڕادستی ئەمە بەنفسە زادەی کوێ ئەومان نەگرتێ بنێن زادەمان گرتبی و زادەی ڕیسیمان گرتبی ئەمە لەسا ئەوەنە شۆرتەرەکە ڕسیفەکەینە لێ کاسی خۆمان دەکەین یانی وەخت خۆی کەپرمان کردی بوو هەمووشمان کرد بوو چونە لای زەنای قایمقام تەبلیغمان وات گوتی نابێتم دەبێ و تێک دەنە و باق و بیقە و کەپرومەبرە خۆ ئێرە ئەو شێخەڵانیە گوتمان باشە بەستان کە پشتەکانمان هەموو تێکدا گوتی وە بکان یەک پیکەبوو یەک سیارڕاگ ئەوە یەک پیکەبوویان کێچ ڕاگرن دوو ڕۆژ پێچ و پین کێک پیکەوەکمان ڕاگرت دوای گوتی وەڵا نابێ ئەو پیکەوەت ڕاگرن باشە بە بۆچوونی تۆ چارەسەر چییە؟ یعنی تۆ لە ناوی شەکایدەوە تا شارەوانی و بەرامبەرەوە تا هێزە ئەمنیەکانە بەرامبەرەوە تا سندیکا و بەرامبەرەوە تا کاک بیلالیش لەگەڵە وڵا ئەوکەم بە ڕەخ نەگریانی شانازیە کە ڕەخنە لە کۆمەڵێک کەم و کورتی بگری بەس کاک دەرون گرنگەوەی کە ئێمە وەکو خۆت وتت ڕێگا چارەکان هەیە من پێم وانە ڕێگا چارە نەبێ شت نییە و ڕێگا چارەی نەبێ بەڵام پێویستی بەوەی حیوارێک دروست بکەین لە نێوانم هاوڵاتیان ئەم بە ڕێزانێک ناودامەزراوەکانی حکوومەت ئەگەر حکوومەت من لێرەوە بەلانی پەیوەندیدارەڵێم بەڕاستی ینی من لێرەوە بە لایانی پەیوەندیدارەڵێم ئاوا لە ناو ئەم جەماوەرانی بڕوان پێ بکە هەر بەرنامەیەکی وا بکەن بە سنتەر بۆی کە ئەگەر نیەتان بێ ئەم دیاردەیە چاپ بکەن هەر بەرنامەیەکی وا بکەن بە سنتەر لەمەوە دەست پێ بکەن چوار پیاوی ئاوا بانکەن و چوار بەڕێزیۆک و کاک بیلال بانکەن و ئەم بەڕێزانی ینی کۆمەڵی خەڵکان بانکەن کە هەڵقوڵاوی ئەم دیاردەیە بن بەڕاستی کە ئاگای لە جیرفانی ئەم پیاوە بێ ئەم پیاوە تاڵێ من دوکانم گرتووە مانگی بە 1600 دلار 16 وەرەقە ئەی آخر ئەبێ چوری تەماتەبەی بە 100 دلار وەڵا اینجا زەرەر ناکەین نەنە بەڕاستی چارەسەر چییە بە بۆچوونی جەنابێت چارەسەر چییە؟ وڵا چارەسەرەکەی چییە ئەمە حکوومەت بە ئەوی کاتەوە ینی شتە چوا بکاتن خەرجتانگە ئەسا من کابرا سەفشتستانەی وازم لێ مەکتەبینە لە بە ئیشکار باشە تۆ چی پێ عەرەبانە و پێیان پیکەم پێ پیکا بە پێ ساشەر میوافر هەر میوە دەفروش مانگی چەندە دەسەکەوێ وڵا مانچێ لە مانگەڕێن 500,600 ئەوە مانگی 500,000 دەسەکەوێ دەسەکانی معاشم نیە ئەگە معاشمە بیم نامە سەو شەقامەوە ینی معاشێکی 500,000 بێ ئەوە ناکە ئارێ وڵا ئەگە معاشمە بدینەوە چیم بە زادەیدایە باش من جەنابە کاک زمناکۆ قسەیەکە کرد من ئەمێ بە بەلانی پەیوەندیدار بڵێم ینی ڕەنگە جەنابتان زۆر ئاکادیمی خەریکی شەکەی خۆتان وەکو لایانی جێبەجێکار و وەکو جەنابیش وتە فەرزە لەسەرتان کە زۆر مامەڵەیەکی تەندروستی ئەدەبی لەگەڵ ئەو خەڵکانە بکەن قسە چییە لەگەڵەوەی ینی قسە چییە بۆ پۆلیسێکی بەڕێز کە مامەڵەکەی بەو جۆرە نەبێت کە ئێوە ئازیێنێ بەنسبەت ئیجراعاتەکانی پۆلیسیان هێزە منیەکانە ئەوانەی کە هاوڵاتین کە یەکێک لەسەر جادە شتە فرۆشێ هاوڵاتی ئەمێ خەڵکی ئەمێ براوکەسی ئەمێ پێویست بۆ ناگەرە بە گوێرەی یاسا تۆتوانێت ئیجراعاتی لەگەڵا بکەیت هەر شتێکش هەر کاردانەوەیکی لە دەر لە یاسا بکات ئەو هاوڵاتی بۆ هەیە سکاڵا تۆمارکە بەنسبەت ئەو وتانێ و برابەڕێسا ئەو لەسەر ڕێی کۆیە هەر بۆ خۆیان هاتنە لای جەنابی قایمقام تەمان هەمووش پێوەرەکان سەرپێکی یاسایە لەسەر شەقامیان شۆستە کەسێک زێدە ڕۆی بکاتە سەر مڵکی گشتی لەگەڵ قایمقام دانیشت منی کە مولانەکە دانیشت ماسان بە ئیشەکەش لەگەڵ جەنابی قایمقام بە ڕێزیان بڕیاری دا هاوکاریان بکرێت ناوەکان ئەوە یەکێکیان لەو خۆی بوو کە دانیشت بوو لەگەڵ قایمقامە قسە کرات 32 ناو هێنرا بۆ و شەقامە کە هاوکاریان بکرێت شوێنیان بۆ دابین کرێت لە دەر لە ڕێنمایەکانی شەکەیان بۆم کە بە دوا قسەیانی ئەم پاکێجت بۆکە بە دوا قسە لە بۆی کەمانماوە شوێنەکەمان بۆ جیاکردنەوە خۆم ڕۆشم شوێنم بۆ دیاریکردن بۆ شێوەیە کە ڕێ لە هاوڵاتی نەگرن لە هاچووی هاوڵاتیان نەگرن شوێنێکی ئاسایان بۆ دوو ڕۆژ دواتر بوو بە 50 نەفەر ئەمە
ینی عەفوم کە بۆ پشتڕاستکردنی سەگی جەنابەت بۆچی زیاتان کرد؟ لۆ خۆمان 32 فرۆشن بەس ئەوەندەی دی 45 ناوەکەی بنێن دە نەفەرەکەیکە سێزدە نەفەرەکەی کە 45 نەفەرتان دواتر بە 2 ڕۆژ دواتر 2 ڕۆژ دواتر بوو بۆ 57 نەفەر قسەم لەگەڵا کردن وتم کاکە ڕازیم بۆ شوێ بۆتان چاکەمتان بەڵێ بۆ خۆم هاتمە سەر شەقامەکە پۆلیس مێنا شوێنەکانم بۆ دیاریکردن لەسەر ڕێنمایی جەنابی قایم خام و لەسەر هاوکاری جەنابیان کە بەدەر لە ڕێنمایەکانیشە خۆتان بۆ کاربوون بۆ تێکدانی بەشێک لە ئێوەش قسەی خەڵک ئەمە زۆر لەسەرم بابەتێ بەشێک لە ئێوەش جاری وایە شوێن عەرەبانەیە گەین بە دەفتەرێ کاک دەروون جاری وایە وا ئەکەوێتەوە ئەوەنە بە جۆرێک بازرگانی بە ئیشەکەتانەوەگەش شوێن وێ نەفەرەکانی لە هیناندایانە لێدەر دەڵێ لۆ خۆمانەوە تا هەموو ناومانە 32 نەفەرین ئەوی دینان فرۆش و ماس فرۆش هینا لەو بینانە دایاننا دومیش نازم لە لای ئیکا نەفەرەکە هات دایاننا دومیش ئیمە وەخت خۆی گوتیان ئەمە گوتمان سعات هەشتی سبێنێ دادێن لە زادەی هاتن کاکزماکۆ هاتیەکەی بۆ دیاریکردین 20 نەفەری بێ ئەوە کرد ینی بێ بەش کرد گوتی دەبی لاو بستە سەرتر ئەمە دۆم لە سەرڕەسیفین لەسەوەی نینە لە زادەمانگرتبی باشای بن یە قساکەم بچکە بۆم گرنگە بۆی کە زۆر ینی زیاد لە ئیشەکەی کاکزماکۆ تێنەپەڕێنین ئێوە کە ڕوبەڕووی پۆلیسی ینی لانی ئەمنیە بنەوە گرژی و ئالۆزی دروستە بێ چکۆ کاکتوانە باسی کرد ینی هەندێک جار برینار ڕوویاوە بەڕاستی کاک دەرون ئیما ئەو ڕۆژێ هاتن سێ فۆرتات قایمێت 20 نەفەر بن ڕسفر هەمیان گرتن یەکمان لەگە بوو ئەبەنزین بەخۆی داکرێتەوە هەموو ڤیدیۆ هەیە تەسوورێ بەنزین بەخۆی داکرد ئێستا سیارەی خۆم واجیرەیە سێ سیارەمە کەتینە بەرێ ئەمەیان بردا قەدس تەلەفۆنەکە کاک بۆچی بانزینی کرد بەخۆیەوە برا بەنزین بەخۆی داکرد گوتی ئەم خۆم دەستێنم کاکزما گوتی خۆ دەستێن سیارەکە باشترێ بڕوایان لۆ خۆت گوتەکە لۆ خۆم نەبوو سیارەکە بان نەبیتن گوتە من ژیان مەسە و کاسبیم لەسە ئەوەیە 11 نەفەر بەداخەوە نازانم ئەخیرم بۆ کاکزماکۆ دوو مانگ بوو بێکاربوون دوو مانگ چاوەڕوانمان کردتاوکو ناوەکان بێن چەند ناوە کەس بەجێ نەمێنی یەکێک لەوانە خۆی بوو بە لیژنەوە ئێمەنیان هیچ ناوخرێتە ناوە ناوەکانە بێ ڕێک و دروستی بێت دوای دوو مانگ 32 ناوێنە ماقولە لە دوای دوو مانگ 32 ناوبێنی کە بڵێ هیچ کەم کوڕێکی تیانێ لە ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ بێ بە 57 ناو دوای ئەو برادێکە باسێکات دو قسە چیە بۆم کە وەکو یشەکەی خۆ دو قسەتم بۆ بکۆ بۆی کە دو قسە داوە لە هاوڵاتیانەکەم کاسبکاران براو کەسی ئێمن ئەو ڕێنمانێکە شارەوانی کە حکوومەت پیانەدا جێبەجێکەن هەم ئێمە شاوکاری من هەمووان شاوکار بن لەگەڵ ئێمە لەبەرەوەی مافی خەڵکێکی کە هاتووی سەر و شەقامانەکە یان ئیش و کاری لەوێ پێشێل نەکرێت یا ڕەبینی من و زیاد بێت دو قسەم بۆ بکەکاتە بەڵێ کاکدن وەڵام من بەڕاستی ڕقم لە جەنابەت هەیە تو نەتێژ من هیچ قسەیە بکەم کاتمە ئێرە ئەمڕۆ هیچ قسەیەکم نەکرد بەڕاستی قسەم بۆ بکە آخر میوانەکان زۆر بۆ سەرۆکی شارەوانی و دوو سەرۆکی شارەوانی ئەو لانی کە ڕێیسی بارەکە بم باش دەی فەرموو خۆی کاک دەرو بەڕاستی کە ئەو کارە دەکەی چارەسەری شێخۆ چارەسەر باش چارەسەر لای تۆ چێ با ئەوم بۆ بکە بە قسەیەکی بەدڵی خۆت باشە مەسەرەن ئەو کاسبکار لەسەر شقامەکان لەسەر شۆستەکان ڕسق دەفرۆشن لەوانێ ئەگە سەر جادەگەن کابینێکی جواندابنی لەوانێ ئەوە چارەسەربی کابینێک دابنێن شتە پیسەکانی خۆیان خڕ بکەنەوە و حاوێکان لە کلبیتن پاش ماوەی پیسەکانە بەجێنێرن لەوانێ ئەوە چارەسەرەکە یان شوێنێکان بۆ دابین بکرێتن ئەنی ئەو کاسبکارە شوێنێکان بۆ دابین بگرێتن مەسەن لە زادەی مەخموود زادەی کەرکوو زادێک دارەت و زادی بردەسراوە کە هەر شوێنێک و شوێنێکان بۆ دروست بۆ دابین بکرێتن ڕسقی لێ بفرۆشن کاکدن ئەمە بۆ خەڵکی ژانی هەرزانی سەمن بە خۆم باشانی تۆ پلانی تۆ کوسەندیکە ئەوەیە لە کابینەی جوانی ڕێکوپێکا لەسەر قەراغی جادەکان دانرێنەوە بە چارەسەر زانی تۆ ئەوەش چارەسەرێکە ئەگەر چارەسەری دیکە نەکرێت ئەگەر شوێنە بۆ دابین نەکەن ئەوە چارەسەرێک ینی ئەوە بەڵام بن بەلانی پەیوەندیداری شەڵێن بەڕاستی ڕەنگەوە چارەسەر نەبێت بەڕاستیانی من لێرە بەلانی پەیوەندیدارە لەم ڕەنگەوە چارەسەر نەبێت ینی بۆ نمونە کابرا ئەوێ لێرە ڕسق فرۆشێ بەڵام تۆ دوکانیەکی تێ 500 متر ئەولاتر ڕەنگە ئیسفادەیەکی وای لێ نەکا بەڕاستی تەبێ شوێنێک بێ گونجاو بێ بۆ ئەوانیش و بۆ حکوومەتیش بە شوێنەکەی دابیکا بۆیان شوێنی گشتی داژی نکات و پیسی بڵاو نکاتەوە بەڕاستی یان دەبێت لەبینی هەردوو لابێ ئێمە لەگەڵ جوانکردی سیمای شاری بەڵام ناکرێت خەڵکێکیش کاسبکار ینی بژێوی ژیانی لەسەر ئەو ئیشەیە کارێکی لەدەست بدرێت دەستەکانی خۆش یاخوا نمونە زۆر بێ هیوادارم و قسانی کەیەکی ینی تێکەڵتر وەکو سندیکا ینی هەموو بەرپرسیارەتێک لە وڵاتە ئەرکە شکوای خۆیان بکەن بە نووسراوە نووسراوەکان بدەن ئێمە بەداداچوونیان دەکەین بەداداچوونیان بۆ دەکەین لە جیاتی ئەوان دێگەینە حکوومەت دێگەینە پەرلەمان هەموو کارێک دەکەین بەڵام ئەوان نهاتونتە لای ئێمە نایێن بەڕاستی ئێمە کرێکاری بیانی زیاتر دێتە لای ئێمە ئێرانی دێتە لای ئێمە
کرێکاری بەنگلادیشی کرێکاری تورکی لە ئێمە شکوایە ئەوان نایەن دەسەکانی خۆش شارەوانی دوا قسە چییە و چارەسەر یعنی کاک دەروون من دەمە شتێک ڕاز بکەمەوە زۆر جار شارەوانی بەم شێوە وێ نادەکرێەوە کە ئەنەه وەک دەڵێ دێوەزمەیەکە بەسەر ئەوەی کەوا تعدا لە خەڵک دەکا خەڵک گنان بڕاو دەکات نەخێر لە ڕاستیدا ئێمە بەرپرسین بەرامبەر ئەو وڵاتە بەرپرسین بەرامبەر ڕێخستنی شارەکانمان شۆستەکانمان شەقامەکانمان کەواتە پێویستە یعنی بە ئەرچی خۆمان هەڵسین بە جێبەجێکردنی یاسا و تەنزیمکردنی کاسبی خەڵک ئەوەی کە ئێمە دەیکەین بێگومان زۆر جار بووینە هۆکاری یارمەتی دەر بۆ خەڵک زۆر شوێن دەبینی معیشەتی خەڵکمان لە بەرچاو گرتووە ئیزراعاتمان تاخیر کردووە یان دووبارە تەنزیممان کردووە جێەکانمان ڕێخستۆ لێ بەڕاستی من هیوادارم ڕەچاوی ئەوە بکرێ دائیمەن کە شارەوانی ئەرچی ئەوەیە کە ڕێخستنی شار بکات و لە خزمەتی هاونیشتمانیان بێت دەسەکانی خۆش کاک بیلال دوا قسەم بۆ بکە و ئەگەر چارەسەری تیا بێ سوپاس دەکەم دەست خۆش بێ وەکو کاک شۆڕژ وتی چی شارەوانی چی دەستگا ئەمنیەکان کەس و دۆستی ئەمن و جوانیەکانی ئەم شارە و ئەم وڵاتش ئەوان شتیە ڕۆڵی سەرەکیان بینیوە بەڵام ئەو بەشەی کە پێویستە بە مەسلەی زیادەڕەوێ ماوتمان پلان نییە یاسای باش نییە گفتوگۆ حیوارێک دروست نەبووە لە نێوان هەردوو لابۆی بگەینە خاڵی چارەسەر ڕێگا و دەرەچەی جیاوازێ ئەکرێ بە کەرتی تایبەت کۆمەڵی پرۆژە دروست بکرێت کۆمەڵی دەرەچە بکرێتەوە بۆی بتوان ئەمان ئەو بەڕێزانی کە شوێنیان نییە مەکانیان نییە بتوانن تایدا ڕۆڵی خۆیان و کاریگەری خۆیان ئێمە تەنها دیمەنە بازرگانیەکە لەم پرۆسیان نەبینین کە پرۆژەیەکی زەویەکی بەرفراوان بدەینە ئەستثمارێک و بەرهێنەرێک و پێی بڵێن بینا دروستکە و سبەی و دوو سبەی ڕوبەرێکی 30-40 متری و پێ بدا بە دەوەرەقە بکرێت لە ڕاستی ئاکرێ کۆمەڵی دەرەچە و دەرگای دیکە بدۆزرێتەوە بۆ حیوارەی لە نێو دامەزراوەکانی حکوومەت وەکو دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان زۆر باشتر و چاکتر خۆزگا چی سەرۆکی حکوومەت چی وەزیری شارەوانی وەکو ئێمە ئەو ڤیددیوانەی ببینایە لە ڕۆژانی ڕابردوو بەلایانی کەمی ڕاچڵەکانێک بواە و ئەو خۆی داوای لە میدیاکان بکردایە ڕوونکردنەوەی بدایە دانیشتنی هەبواە لە وڵاتان ئێمە چاوەڕێوە ناکەین وەزیرێک لە هەرێمی کوردستان دەست لە کار بکێشێتەوە لە پایەوە ئازاردانی هاوڵاتیەک بەڵام بەلایانی کەمەوە بە ئەوەندە احترامی هاوڵاتیە وڵاتێ بگیرێ بەلایانی کەمە داوای کۆبوونەوەیەکی پەرلەمان بکرێت داوای کۆبوونەوەیەکی ئەنجومەنی محافەزە بکرێت داوای کۆبوونەوەیەکی سەرۆکایەتی حکوومەت بکرێت بۆ یەکلاکردنەوەی کە کەیسێک کە زیاتر لە 20 ساڵە لەگەڵ هاوڵاتیانی ئەم وڵاتە دەست و پەنجەی نەرم کردو دەستخۆش منیش لە کۆتایی ئاڵێم زۆر وەکو کاک بیلال و بەشێک لە میوانەکان وتیان زۆر یاسای جوان لەم وڵاتە هەیە و لەسەر قەڵەم و قاغەز و لەسەر وەرەقە ئەیبینیە بەڵام لە جێبەجێکردنا پڕە لە کێشە و گرفت من هیوادارم بۆ ئەم دیاردەیە وەک چۆن ئێمە وەکو میدیایەک بە بینینی کۆمەڵە وێنە هەستین بەرنمەیەکمان لەسەر دروست کرد توانای ئێمە دروستکردنی ئەم بەرنمەیە و هەر یەکێک لەم بەڕێزانە لە ئاست و لە توانای خۆیان قسەی لەسەر کرد هیوادارم لایانی پەیوەندیدار و حکوومەت کاتێک کە دیاردەیەکی وایە بینیەوە بێ بە دیاردەی خەڵکووە بێ بە قسەی خەڵک و سۆشیال میدیا هیوادارم هەنگاوی جددی هەبێ بۆی نەک بە تەنها دەرکردنی بڕیارێک لەسەر وەرەقەیەک و کۆمەڵێ بەڕێز و کۆمەڵێ کاسبکار و کۆمەڵی خەڵکی فەقیر و هەژارۆک و بەشێکی زۆر خەڵکەڵەن ببێ بە سووتوی ئەو یاسایە و چەند مانگێک بەردەوام بێ و دوای ئەوە پلانەکان وەکو خۆی بڕوا و وەکو کاک بیلال باسی کرد لە 20 ساڵی ڕابردووە 20 ساڵ پێش ئێستا کاک بیلال هەمان دیاردەی بەسەر خۆی هاتووە ئێستا خۆی هاتووە لەسەر و دیاردەیە قساکە هیوادارم نەوەکانی ئێمە نەگەنەوەی کە باسی ئەم دیاردانە بکەن هیوادارم لە مایکی کورتا چارەسەر بکرێ و هیوادارم هیوامان نەبێ و هیوادارم ئەوەی کە لەسەر وەرەقەی بینینەوەی کە ئەو قسە گەورانی کە یەکەین بۆ خۆشگوزەرانی تاک لەم وڵاتە و بۆ ئایندەی وڵاتە هیوادارم جێبەجێ بێت و هیوادارم ڕۆژێک بێت لە ڕۆژان کە سەیری ئەم بەرنامانە بکەین و بڵین ڕۆژگارێک بۆ وڵاتەکەی ئێمەوە بووە کاتێکی خۆش هیوادارم شتێکمان